إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزن و داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالی عليه وسلم. یەکێک لە صفەتە فەرامۆشەکانی ئینسانی موسڵمان بریتیە لە گەشببینی. پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم گەشببینترینی ئەم ئومەتە، هاوڵانی خۆشەویست هەمویان قەت دڵیان تاریک نەئەبوو، زۆر گەشببین بوون. هەمیشە بە ئومێدێکی گەورەوە لە ژیان و دینداری و خواناسیان ئەڕوانی. ئایندە بۆ ئومەتی ئیسلام هەمیشە لە ناخی هەموو فەرد و تاکێکی ئومەتی پێغەمبەری خوایە هەبوو صلی الله عليه وآله وسلم. هەموو هاوڵان ئەم ڕۆحیەتە لە ناخیانە دامەزرا بوو کە ئایندە بۆ ئەم ئومەتەیە و هەمیشە تەفاؤلێکی باشیان هەبوو. کۆمەڵی صیفات هەیە لە کەسی موسڵمانە لە هەموو کاتێک زیاتر ئەمڕۆ پێویستی پێیەتی. گەشببینی کەسی موسڵمان، حوسنی ظەن بەخوا و هەمیشە دیدگایەکی جوان سیرکردنی ڕەب العالەمین. لەگەڵ ئەمانەشە تەفاؤل و بینینی هەر جوانیەک ئاعتیبارکردنی بە جوان. پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم باسی ئەومان بۆ ئەکا کە ڕەشبین نەبین. ئەفەرمێ إذا قال الرجل هلك الناس فهو أهلكهم. ئەگەر کەسێک گوتی خەڵک هەموو تیاچوون، بەرەڵایی بڵاو بۆتەوە فەساد هەمووی گەندەڵ بووە، فهو أهلكهم، ئەوە لە هەمویان زیاتر بە هیلاکات چوو. کەسی موسڵمان ڕەشبین نییە، گەشببینە، دڵکراوەیە، دڵتاریک نییە. دوو صفەت هەن زۆر کات گوێم گرتووە لە وتار بێژە بەڕێزەکان تێکەڵیانەکەن. مەسائلی حوسنی ظەن لەگەڵ تەفاؤل دوو صفەتی کەسی موسڵمان، یەک صفەت نییە. حوسنی ظەن ئەوەیە کە تۆ گەشببینی و بۆ ئایندە هەمیشە سیر ئەەکەی کە رب العالمین چاکە ئەهێنێتە ڕێت. تەنانەت لە کاتی موسیبەتیشە تۆ هەر گەشببینی. ئینسان لە ئاخر لەحزەی حەیاتیە کە ئێرە بەجێ هێڵێ ئەمری پێکراوە کە حوسنی ظەنی هەبێ. تەنها خەڵکی کافر إنه لا ييأس من روح الله إلا القوم الكافرون. تەنها قومی کافر، خەڵکی بێدین لە ئایندە بەڕەش ئەبینێ. گوێ لە ئیعلام مەگرە چی ئەڵێ، چۆن ئەوێ ئایندە لێ بچوو کاتەوە. تۆی موسڵمان ئایندە لە پێش چاوت گەشت. سیر مەکە کە جیهانی ئیسلامی لە ناڕەحەتی و میحنەتایە، والعاقبة للمتقين. دڵنیا بە لەوەی کە عاقبەت بۆ ئومەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وآله وسلم. ئەوە بریتیە لە حوسنی ظەن کە ئینسانی ئیماندار هەمیشە ئەمەی هەبێ بەرامبەر بە خێزان، ماڵ و مناڵ، لە کار و کەسابەت و بازرگانیە، لە تیجارەت و لە وەزیفەیە، لە هەموو شتێکە لە ئایندە بینینی ئومەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وآله وسلم لە هەموو ڕۆکانەوە ئەم زۆر گەشببینانە مامەڵە ئەکا. بەڵام ئەبێ بزانین فەئل لە زمانی عەرەبیە یعنی چی، کە ئەمڕۆ ئەمەوێ باسی تەفاؤل کەم لە خزمەتتانە. زانایان ئەفەرموون تەفاؤل لەسەر دوو قاچ وەستاوە. قاچی یەکەمیان بریتیە لەوەی گومانە باش بێ بەرامبەر بەخوا، قاچی دووهەمیان بریتیە لەوەی کە زۆر پشتێ بەخوا قایم بێتەوە، کولێ بەخوا زۆر زۆر گەورە. مشرکینی قوڕیش کاتێک کە ئەچوون بۆ شوێنێک تەیرێکیان هێنا هەڵیانەدا،
ئەگەر بەلای ڕاستا بڕۆشتایە ئەیان ئەوە سەفەرێکی پڕخێرە ئەڕۆشتت بەلای چەپا بڕۆشتایە نەئەچوون. پێغەمبەرگیان صلی الله عليه وآله وصحبه وسلم فەرمێ الطيرة شرك. ئەم کۆتر هەڵدانەیە ئەم تەیر هەڵدانە بۆی ئامالی خۆت ئایندەی خۆت ببەسی بەمانەوە سەفەری خۆت ژیانی خۆت ڕەبت کەی بۆ شتانەوە ئەفەرمێ مە شیرکە. ويعجبه الفأل الحسن. پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم تەفاؤلی جوانی پێ زۆر شیرین بوو، زۆر پێی چاک بوو. لە فەرمایشتێکا فەرمێ تەفاءلوا بالخير تجدوه. با تەفاؤلتان هەبێ بە خەیر دائیمە ئەوەیەتە ڕێگەتان. ئەمانەوێ ئێمە لەمە بە جوانتر تێبگەین. بزانین پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم چۆن تەفاؤلی کرد. طبعا لە فەرمایشتێکا پرسیاری لێ ئەکەن تەفاؤل چییە؟ ئەفەرمێ کەلیمەة طیبة یەسمعها ئەحەدوکم. وشەیەکی جوانە کە کەسێکتان گوێی لێ ئەوێ. تۆ ئەتەوێ سەفەرکەی، لەو کاتی سەفەرەتە دۆستێک لەبەر دەرگا خواحافیزی لە تۆ ئەکە ناوی کامەرانە، دیارە ئەم سەفەرەت پڕ کامەرانی ئەوێ. ئەمە ئەو بەشە فەرامۆشەیە لە عەقیدەی ئیسلامی کە باز ناکرێت. ئێمە ومانان ئەوەندە سڵمان کردەوە لە مەسائیلی ئەوەی خەڵک تووشی شرک نەبێ، ئەساسی ئیسلامیەکانمان لەیاد کرد کە ئەمە یەکێکە لە صیفەتەکانی ئینسانی موسڵمان و پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم زۆر بەکاری هێناوە. ئێمە ئەمڕۆ ئەم صیفەتەیە بەکاری نایەنین و هەز بە فەئل ناکەین، هەروازە حوسن ظەنە. فەئل زۆر جیاوازە لە حوسن ظەن. پێغەمبەرگیان صلی الله عليه وآله وسلم لە ناوی خەڵک و شوێنە دائیمە بە دوای ناوی جوانە ئەگەڕا. کاتێک کە چووە مەدینەی پیرۆز، مەدینە ناوی یەثریب بوو. یەثریب لە زمانی عەرەبیە لا تثريب عليكم اليوم لقرآن أفرمي واتە سەرزەنشت. پێی ناخۆش بوو ناوی شارێک ئەمی تیابێ ناوی سەرزەنشت بێ، ناوی کرد طیبە، شاری جوان، شاری پاک، ناوی لێنا مەدینە، مەدەنیەت و شارستانیەت. کچێکی ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ناوی عاسیە بوو. هاتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم، پێی ناخۆش بوو ئەو ناوە، یعنی کەسە عاسی و تاوانبارەکە ناوەکەی گۆڕی بە جەمیلە کە لە صحیح مسلمە واردە. واتە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم لە شوێن و موقع و مەکان و لە ناوی ئەشخاصەکانە بە دوای ناوی جوانە ئەگەڕا. کەوابوو چۆن تەیر هەڵدانێک و پژمینێک و ئەمانە ئەبێتە شیرک، فەئلی حەسەنیش لە ئینسان ئەبێتە تەوحید کە بەشێکە لە عەقیدەی خەڵکی موسڵمان و فەرامۆش کراوە باز ناکرێت. کاتێک کە نامەی ئەنار بۆ مەلیکەکان چی ئەفەرموو؟ ئەی فەرموو ئیذا ئەبڕەتتم لی بەریدەن، ئەگەر بەریدێکتان بۆ من نارد، نامەیەکتان نارد، فەبعەثوا حەسەنە الوەجه وحەسەنە الئیسم. کەسێ بنێرن کە دەموچاوی جوان بێ، نامەکەی بدەنێبی بە ناویشی جوان بێ. تەفاؤلی بە ناوە جوانەکە ئەکرد پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم بەم وەجە حەسەنە. بۆیە ئەبێ ئێمە ئەم بەشە لە عەقیدەی ئیسلامی خۆمانە ڕێککەینەوە. سیرکەن ئەسحاب چۆن پەروەردە بوو لەسەر ئەم شێوازەی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم. کاتی مصیبەتیش مصیبەتەکانیان بە جوان تعریف و تعبیە کرد. کاتێک کە سەعدی کوڕی ئەبی وەقاص پێش جەنگی قادسیە وەفدێکی نار بۆ لای یەزدەجەر یان یەزگورد بە زمانی خۆمان بۆی مصالحەکەن پێکەوە. ئەویش زۆر تووڕە بوو، تی ئێوە کێن هاتوون مصالحە لەگەڵ مناکەن؟ من مەلیکی فارسم، گەورەترین مەلیکم. وتی ئابزان کام لە هەمویان بەڕێزترە؟ گوێنێکی گەورە توورەکەیکی گەورە بێنن پڕی بکەن لە خۆڵ و بیخەنە سەرسەری بابی باتوو، ڕەزیلیکەن و با بڕوات. ئەڵێ لەم کاتە عاسی کوڕی عومەری کوڕی خەتاب کە ئەکاتە باپیری عومەری کوڕی عەبدولعەزیز لێ بوو. عاس طبعا کەسێکی هەیکەلی و بەقووەت بوو، حەزی نەکرد ڕەفیقەکانی ماندوو بن و زۆریش گەشبین بوو. یەکسەر هاواری کردوتی ئەنا ئەعرەفهم ئەنا سەیدهم، من لە هەمویان عەریفتر و گەورەترم، ناسراوترم، من سەیدی هەمویانم. ئەڵێ گوێنێکی گەوریان هێنا خسیانە سەرسەری، ئەویش هەرزوو سواری ئەسپەکەی بوو ڕای کرد. ئەسحابیش بە دوایە گەڕانەوە. ئەفەرمێ کە گەیشتەوە لای سەعد هاواری کرد، فەرمووی ئەبشر یا سەعد، مژدە لێبێ ئەی سەعد، فقد أعطانا الله تراب أرضهم. سەیری ئەمەی ناکردەوە بە زەلیلی دەرکراوە، سەیری لایەنەکەی تری ئەکرد، لایەنە باشەکەی ئەکرد،
خوا زەوی ئەمانەی بە ئێمە خۆڵی زەویەکانی بە ئێمە عەتا کرد تەواو فەتحی فرسە کرد. کاتی ڕۆستەم ئەمەی بیست ڕووی کردە جەیشەکە وتی ذهب القوم بأرضكم من غير شك. هیچ گومانیتیان نییە زەویەکە ئێوان برد و داگیرەکرێن. بۆیە ئەصحابی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم هەمیشە لەسەر ئەم فەعلە حەسەنە کاریان نەکرد. حتى شعارەکانیان لە جەنگا چی بوو؟ لە جەنگ و جیهادا. لە زۆرینەی غەزەواتەکانە شعاری ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بریتی بوو یا مەنصور و ئەمیت ئەمیت. ئەی سەرخراوەکان، ئەی هاوکاری کراوەکان لەلایەن خواوە، بکوژ بکوژ. ئەم شعاریان بەرز کردەوە. لە خەندەقا چیان بەرز کردەوە؟ حامیم لا ينصرون. ئەوە ئێمە حامیم ئەم کەلیمەی قورئان بەکارهێنین لا ينصرون. کافران قەت سەر ناکەون مەهما زۆر بن، مەهما گەورە بن، مەهما ئەحزاب بن، مەهما کۆ بنەوە نیفاق و کوفر و دەجەل هەمووی کۆ بێتەوە سەر ناکەون. ئەم فەعلە حەسەنە لە کەسی موسڵمانە زۆر زەڕورە تەواجودی هەبێ. سەفەر ئەکەیت ئاگاد لێبێ فەعلێکی حەسەنت هەبێ. ئەڕۆی ئەتەوێ سەفەرکێ موسڵمانێکە بینی ناوێکی جوانی هەیە وا مەزان ئەمە شیرکە، ئەمە بەشێکە لە عەقیدەی تۆ، دڵنیا بە ئەو سەفەرەت پڕخێرە بێ. وەکو پێغەمبەر گیان صلی الله عليه و آله وسلم لە سوڵحی حودەیبیا کەسێک هات بۆی سوڵح کە ناوی سەهل بوو، فەرمووی سەهل الله عليكم، خوای گەورە بۆی سەهل کردن ئێوە نەسرەتان ئەوێت. تەواو ئەم سوڵحە ئەکرێ بە ئاسانی، فعلا بە ئاسانی. کاتی ئەچی بۆ تیجارەت و بازرگانیت، ئەچی بۆ خوێندنت، ئەچی بۆ تەعینبوونت، هەمیشە سەیری ئەم فەعلە حەسەنە کە بزانە کێ بەرەو ڕوودێ، ئەم ناوانە چین کە پیانە ئەڕۆی، ئەچیتە گوندێکەوە بزانە چه ناوێکی هەیە. دائما ئینسانە بێ فەعلی حەسەنی هەبێ. دوکانێک ئەکەیتەوە مناڵێکی خۆت ناو لێ ئەنێ بزانن ناوی لێ ئەنێ چی. ئەگەر هاتو دوکانەکەت ناوێکی زۆر جوانی هەبوو، بنمونە لە ناوچەی هەورامانە شوێنێکت کەوتە ناو لێ ناو هانە، چۆن کانیا و هەڵەقڵە و چەند جوان و سازە، شتەکانی من ئاوە سازە، مانای بەرەکەتی تایە. مانای ئەوەی تایە کە کەسی موسڵمان ئەلێرەوە تەفاؤلێک بە خەیرەکە، یەیتە گوندێکەوە ناوێکی جوانی هەیە، یەیتە ناو ئەحمەد ئاوا، شوێنێک کە خەڵکەکەی سوپاس کراوە، گەنجی چاک، پیاوی چاکی تیا نابڕێتەوە میشە هەڵەکەوێ. بۆیە ئینسانی ئیماندار نابێ ئەم صفەتە فەرامۆشکە، نە لە خۆیە، نە لە مناڵیە، نە لە دەوروبەریە، نە لە سەفەریە. ئەمە بەشێکە لە عەقیدەی تۆ، بەشێکە لە صفاتی تۆ. ئێمە لەبەرەوەی کە بە بیداع و خوڕافیە زۆر کات شوێنی سونەتەکان گیراوەتەوە، سونەتەکان فەرامۆش کراوە. بۆیە هەر هەنگاوێکت ناوی جوان بەرەو پیرت هات، دڵنیا بە خەیری تێ، بڕۆ بەرەو پیری. زۆر کات ئەولیای گەورە لەم ئومەتەیە زۆر ئیشیان لەسەر ناوەکانی کەسەکان کردووە، کێ بەرەو پیریانەیە، لەگەڵ چ وەفدێکا دانیشن، حتا کێ بێتە سەرۆکی وڵات، کامەیە ناوەکەی، سوودەکەی چییە، سەرۆکی جیهان، کێ ململانی جیهان کە بە ناوەکانە ئومەتی ئیسلامی ئەزانن فەعل لە کامایە و مصیبەتی لە کامیانە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم هەمیشە ناوە جوانەکان ئەی کردە ڕەمزێک بۆ کاروبارە جوانەکە. خوای گیان ئێمەی گوناهباری خەجاڵەتبار دەستی زەلیلیمان بۆ تۆ بەرزەکەینەوە. یا ئیلاهی ئێمە گوناهی زۆرمان بەرز کردێتەوە، هانامان بە ڕەحمەت و بەزەیی تۆ هێناوە. خوای گیان چۆن بارانی بە ڕەحمەتت بۆ ناردین، ئاوا ڕەحمەت و بەزەی بەسەر دڵمانە ببارێن، دڵمان پەیوەستکە بە خۆتەوە یا رب العالمین. لە گوناهەکانمان خۆش بە یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانت، بە صیفەتی بەرزە، بە ئیسمی عەظەمت، بەزەی و ڕەحمەت و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە، عەفو و عافیەتی خۆت بەسەرمانە ببارێنە. یا ربی خوای لە گوناهی دایک و باوکمان ببورە، یا ربی خوای لە گوناهی خزم و کەس و کارمان ببورە، خوای لە گوناهی مامۆسا و قوتابیمان ببورە، یا ربی خوای لە گوناهی ئومەتەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ببورە. یا ربی خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانت، بە صیفەتی بەرزە، بە ئیسمی عەظەمت، خوای گیان برحمت و کەڕەمی خۆت سڵاوی ئێمە بگەێنە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم، یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خوایە ئەم عەبدانە هاتوونتە ماڵەکەی تۆ، پەروەردگارە بەخوا دەستی دوعا بەرز ناکەنەوە تەنها بۆ تۆ نەبێ، ڕکوع نابن تەنها بۆ تۆ نەبێ، سوجدە نابن بەس بۆ تۆ سەر ئەخەنە زەوی.
يا إلهي دعاك ننجرابك ادعوا الله وأنتم موقنون بالإجابة. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته، فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين، ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين. وشويسكام يوجد صفة برزكاء إنسان إيمان داري أنك هميشة الروج قشة ضلش قجب ضل تاريك رو تاريك نبو. يوتا موضوعاك فرق رنجا حياته إيمانو بمهم إيما تماشاش كرمي اسم مسلماني بريتيات شاني دائما إيما فال ما خازبو تفاؤل ما خازبو كتشيو وين مي بنامي وجوانشنا ضلنيا بخيرة تاتشي ونميرا اگر چه بچلدي نامكيش ناشرين بيه هول دا نامكيش فاري ورو اني خراف النيران. أمته بيغمرو خوي صلى الله عليه وآله وسلم هميشه أبيش شوازة بيني تماشا كريكاتك قرق شاب النهاوندي فتح كرا سعدي كري أبي وقاص نامي وشكاس بي عمري كري خطابي بنفري ورك نامش قريبي كري مظفر بي قريبي كري مظفر قريب كري مظفري كاتك آما بي دل مدينة يلا تا إمام عمر جئست فرماواش أصحاب أمر كرا تمروانو إعازو توني فرماوي تشيش جنگو نهاوان دي كرمي يا نكرمي چني فارسي قجيمي يا نقجيمي فرماواش نامل تشيش يكسر واتش قريب وكر مظفري واتا قريب يعني نزيك مظفر يعني ظفر دريابنا يعني كسا تاو هرمانا كجيبا جكرو فرماواش فإذن ظفر قريب كوابو سرقن ميشي جنگنا لو دي جنگا كي كردي أتي كلمة ويما أنا حالي بيمي كإنساني مسلمان نامكا ياغكا كروب الدلالات بي هرمانكاش إنا بشي وانجا عقيدة إسلامي محمد فاتح قولانا بآج قرجاري بريش بيلا قلاو قسطنطينية واتر رولتو قلاي قرد داير كري ديوارة قورة قرد ماري آج عجابج إيوانا واتي من چني إنما بيكريو بلام آج أنا قرجوين نو أنا دور تماشا كرو بي زارو ليشة واتي بالقرآن والسلطان والسلاح ومحبة الناس. قرآن خوا سلطان موبانا قرآن فروانا كرم خوا سلطان موبانا سلاح وشكل موبانا وشو يسيد لي خلقنا الدروز بونا وتو فتح شكري وفتحي تشكر يا نور الدين محمود زنكي أما قركش بهزوم كروبي قدسي ورو فألو مسلمانا ودلوشي مسلمانا من بري فرد جوانش دروس كرد واتش إيم من بري بي قدسي دروس كرد دما ويس صلاح الدين أيوبي سرو آمن بري ودل قدسينا قطبجدا إينا بنجمع تا فأل وجويني مسلماني بي آينديش بي تشيلمايش بشي وهنجا وقفي إسلامي طبعا حضارته مسلمانة فرا حضارتي وقورة برواقع تماشو آرما ما كردي باسا شبرز كافرو بدين قاتش نياسر أمتي إسلامي رو قردو دنياش داقيرة كردين أمته بيغمر خواه صلى الله عليه وآله وسلم فرا برزين برواقع كردي كاكات تماشو حضارتي إسلامي كري بس بش وقف يعني سيما وزارة ومان وزارة أوقافي بش ومهن وقف كمسلمان وقف شاكردن بيتشيشي وقف شاكردن والله كوانيشو إنجا قوري أمتو بيغمرو خواه بيبرقنو كتن عظيمة بينويشا جا تشيشي كردن يو بشي جا وقفي بريتيا جا تفاؤلي بشي وجا وقفي تفاؤلا فرماو يكو مالكسيشا تعيني كردي بني هرمان شا تشيشا بس كسي رجواني روغشي قصة شيريني زوان شيريني هرمان شا بس إنا بخسخانة كان قياليني
تەماشۆ نەوەشێکەرێنێ واچنە ماشاء الله ئی کابرا هیزی فرخ خراپێ ئارۆ وەزعش خاستەرن تەنها وەزیفەکەشە ئی نەبێ تەماشەکەرە ئومەتی ئیسلامی وێرش جەچێشی کردن تەسەوەر کردێ ئارۆ نەچوار خەسەخانە شەڕ و پڕە و دیکۆراتی کریاوە بەڵام ڕۆحش نییە چەنە ڕۆح بیمارستان و مسلمانە پەڕە ڕۆح پەڕە وەشەویسی فەرماوە ئینێ تەنها کاروبارەکەشە بریتی بەچینەیە فەعلی جوان کەلیماتی جوانێ کەسێ وەربژایە نامێش جوانە بۆ ڕۆژ جوانە بۆ شیرین بۆ دەموچەمش کراوە بۆ مەکین بۆ فەرماوە سەر و نەوەشەکارە گەڵێنەوەی کەلیماتە واچێنێ وەرو ئانەی دڵ و دەروون و ئی نەوەشەیە زاڵ بۆ مل و نەوەشەکەی شەرە ئیسە فەرماوە زانێ فەرماوە جەڕوو سەحەت و لاشە و ئینسانیۆ جەڕوو نەفس و ئینسانیۆ جەگرد و ئیجتیماعیات و ئینسانی تەفاؤلی خاص فرە خاصە پێ ئینسانی خۆیان چەنەڵ پارمەوەی کەلیماتێ ما چەنە وەرگێرە یا رب العالمین وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها اللهم لا تدع لنا في مقامنا هذا ذنبا إلا غفرته ولا عيبا إلا سترته ولا حاجة من حوائج الدنيا إلا قضيتها ولا مريضا إلا شفيته ولا عاصيا إلا هديته ولا شابا إلا أصلحته ولا أسيرا إلا فرجته ولا مجاهدا في سبيلك إلا نصرته آمين آمين والحمد لله رب العالمين أقيموا الصلاة يرحمكم الله الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الصلاة قد قامت الصلاة قد قامت الصلاة الله أكبر الله أكبر لا إله إلا الله استووا واتصلوا رحمكم